كلا الرقم با بينا برينك البو باك دا كموا دي ورا ليرة دانشة أري بوستا أو توشي دكت يعني بيويز بونا كازلا كانم دابكني بو إبرينا كم باك بكيتو سانسكار شلي بسر هاتوا من هاوسەریتۆم بوا دەکەیت تاو هەروەکەوەی پێم وتیت هەوڵم دا خۆم پاچی بکەمەوە بەڵام دەستم نەگەیشتە برینەکە بەڕاستی ئەی بۆچی دەدوت نا پێویست ناکە خۆم پاکی دەکەمەوە دەی خۆت بسوڕێنە سانسکار ئەو برینە زۆر گەورەیە ببوورە ئارام بەوە نواندن دەکەی وانە؟ بۆستە سوارەکە نامێ قسە لەگەڵدا بکەم داوای لێبوردن دەکەم تەنها گاڵتەم لەگەڵ دەکردیت وا بیر دەکەیتەوە ئەوە گاڵتە بێت؟ باشە تاوە من داوای لێبوردن دەکەم داوای لێبوردن چییە؟ بەڕاستی تۆ بریندار بووی دەبینیت چۆن دەترسم کە تۆ شتێکت لێ بەسەر بێت من داوای لێبوردن دەکەم سانسکە تۆ هیچ شتێ نازانیت تۆ هەست بەوە نەکرد من زۆر نیگەرانی تۆم نەتبینیت چیت لێ بەسەر هات ساهل بە چەق و هەڕەشەی لێ کردی دەیویست بتکوژێت منیش بۆ یەک خولەک ناتوانم بیر لەوە نەکەمەوە من زۆر دەترسام بەڵام سوارە سانسکار بۆچی ئەو کارم لەگەڵ دەکەیت؟ ببورن من داوای لێبوردن دەکەم ڕاجینی ئەگەر بابەتەکە زۆر گرنگ نییە بۆ ئەوەی باسی بکەی دوای دەخین چونکە من دەمەوێت هەندێک کات لەگەڵ هاوسەرەکەم بەسەر ببە من نا ڕاجینی قسە بکە چییە؟ کێشە نییە تەواو بەیانی قسەت لەگەڵ دەکەم ببورن ئای خۆیان کەی دەتوانم بەتەنیا لەگەڵ سوارە قسە بکەم تۆ دەزانین کە زۆر گرنگە لەگەڵی دانیشم و باسی هەموو شتێکی بۆ بکەم دەزانیت سانسکار قسە بکە یعنی لە ڕاستیدا من دەمویست قسە لەگەڵ بکەم قسە بکە هەرچیەکە دەوێت بڵێ من دەمەوێت پێت بڵێم کە سوارە سانسکار دەتەوێت بۆ کوێ ڕام بکەیت بۆ کوێ بڕۆم؟ بۆ هەمیشە لەگەڵمدا دەبیت بۆ هەمیشە